ئێمە وەک یەکەی دەستنووس و سامانی کەلتوری لە زانکۆی گەشەپێدانی مرۆی ئەمڕۆ پێشەنگایەکمان کردەوە بۆ 55 دەستنووسی زانایانی کورد کە ئامانجمان لەوەیە کە بیسەلمێنی یافوت پیشانی بدەین کە کورد ڕۆڵی هەبووە لە شارستانیەتی ئیسلامی سەدەکانی ناوەڕاست هەم مێژوونی و هاوچەرک. هەر ئەم پێشەنگایش لەژێر ناونیشانی ئەوەیە کە گەوهرە فرامۆشکراوەکان دیارە ئەمە خۆی گەوهرێکەوە ئەم دەستنووسانە بۆ خۆیان گرنگی و بایەخێکی زۆر گەورەیانێ. هەندێک لەو دەستنووسانە ئەگەڕێتەوە بۆ نزیک 800 ساڵ بەلەی ساکە. هەندێک لەو دەستنووسانە بە زمانی جیاواز نووساوە، بەڵام زۆربەی دەستنووسەکان بە زمانی کوردی، بە زمانی عەرەبی، زمانی فارسی نووسراوە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەم دەرکە گەورەیە هەڵساوە. بێگومان کورد خاوەنی خەزانەیەکی گەورە، زەخیرەیەکی گەورە لە دەستنووس و ئاسەواری جێماوی خۆیەتی کە ئەم دەستنووسانە هەمویان نرخی تایبەتی خۆیان هەیە. دەستنووسانە هەروە بە پەرتەوازەی لە زۆر شوێنە لە ماڵەکانە، لە خانەخاڵتەکیەکان، لە مزگەوتەکانە، لای خەڵک لە هەموو شوێنەکانە ماوەتەوە و کۆنەکراوەتەوە. بێگومان هەر گەلێک خاوەنی ئەم زانیاریە گەورەی بێ، ئەم دەستنووسە گەورەیە بێ، بێگومانەوە گەلێکی پێشکەوتووە و ئەگەر ئیسپادەی دەستنووسەکان کرد بێ. یەکێکەوانە ئیبن خەلدون ئەڵێ حەزارەی ئیسلامی لەسەر سێ پایە دامەزراوە کە دوانیان کوردە شارەزۆری و جزیری. بەڵام ئیمامی غەزالی لە ڕەفیا فەرمێ حەزارەی ئیسلامی، شارەزانی ئیسلامی لەسەر 4 پایە دامەزراوە کە سێیان کردە. یعنی تا حەزارەی ئیسلامی ئەوە موسودەی لە دەستنووسی کوردی بینیوە. بە تایبەتی زمانی عەرەبی و فارسی زۆر تێداوە. لەوانەیە پرسیارەکە بڵێم بۆچی بە زمانی عەرەبی و فارسی نووسراوە. کارەکەی گەڕێتە بۆی لەبەرەوە لە کۆندا خەڵک زیاتر بە زمانی عەرەبی و فارسی قسەیان کردەوە بۆ ئەوەی خەڵکی زیاتر شارەزایی هەبێت دەربارەی مێژووی کورد، دەربارەی زمان و ناوچە کوردیەکان، دەربارەی زانستە کوردیەکان، ئەوانەی کە زانایانی ڕۆڵیان هەبووە لە شەرع، بۆ ئەوەی خەڵک زیاتر زانیاریە بێ دەربارەیان بۆیە بۆ زمانانە نووسراوە. بەشێک لەو کتێبانە کە گرنگەکەی ئەوەتانەیە کە هەندێک زانیاریمان پێڵێک کە لە سەرچاوەکانی ترا نییە یاخود ئێستا نەماوە. بۆ نمونە یەکێک لەو کتێبانە تاریخ ئەربیلی ئیبن مستەوفێ کە باسی 15-16 ناوچەمان بووەکە کە هیچێکێک لەو گوندانەی ئێستا نەماوە. باسی بۆ نمونە نزیکەی 300 شاعرمان بووەکە، 171 شاعر لەوانە کورد بوونە لە سەدەکان نزیک 8 سەدە بە لە ئێستا ئەوەنە شاعری کوردمانە بێمە بۆ خۆی گەورەیەکی گرنگە بۆ مێژووی کورد. و ئەم 55 تابلۆ هەموو پارچەکانی کردوێتەوە و هەموو زانستە جۆبەجۆرەکانی کردەوە، بابەتی مێژوو، جوگرافیا، بابەتی لۆژیک، بابەتی فەلەکناسی، هەموو ئەو بابەتانە لە خۆ دەگرێت.